هەندێک کەسایەتی و هەندێک هونەرمەند هەیە بەڕاستەخۆ بچینە تەوەرەکەمان کە لە ڕێی کارەکانیانەوە لە ڕێی هونەرەکەیانەوە لە ڕێی دەستڕەنگینیانەوە ئەگەر چی لە ناویشمانە نەمێن و کۆچی دواییش بکەن بەڵام لە ڕێی هونەرەکەیانەوە بۆ هەتایە بە زیندوی ئەمێننەوە. هونەرمەند لالە عەبدا یەکێک لەو کەسایەتیە هونەرمەندانەی یان یەکێکە لەو هونەرمەندە کوردانەی کە بەردەوام ویستوێتی لە ڕێی کارە هونەریەکانیەوە لە ڕێی تابلۆکانیەوە کە پەیامی خۆی پەیامی گەلەکەی بگەێنێت بە جیهان. سبەینێ 40 ڕۆژ تێپەڕێ بێت بەسەر ژیان ئاوایی هونەرمەند لالە عەبدا. بۆیە بە باشمان زانیم ئێوارەیە تەوەرمان تەرخان بکەین بە ژیان ئاوایی هونەرمەند لالە عەبدا و هەروەها گفتوگۆ بکەین لەسەر بەرهەم و کارە هونەریەکانی وەک کاریگەریەکانی کارەکانی هونەرمەند لالە عەبدا بەتایبەت لەسەر هونەری کوردی بڵێ بەتایبەتیش ئەو پێشانگای کە سبەی نەکرێتەوە و بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز ئاکۆ غەریب هونەرمەند لە هەمان کاتدا هاوڕێی هونەرمەندی کۆچکردو لالە عەبدەمان کردووە. کاگا کۆ سپاس. کاگاکۆ با دەستپێک بەوە بێت کە بەڕێستان وەکو هاوڕێیەکی هونەرمەندی کۆچکردو لالە عەبدا یەکتر ناسینتان بۆ کەی و چۆن بۆ ئەگەڕێتەوە؟ بەداخەوە کە ئێستا دانیشتوم قسە لەسەر کەسێکەکەم کە بەجێی هێشتوین و کۆمەڵێک خەون کە هێشتا هیچیان نەهاتبوو نەدی بەجێی هێشت بوو بە ئەرکێک بە سەرشانی ئێمەوە چەند بتوانین ئێمە ئەو خەونانی ئەو بەجێ بهێنین. لالە عەبدا ئێمە یەکتر ناسینمان وەکو هونەر ئەگەڕێتەوە بۆ ساڵانی 1976 دوای ئەوەی کە پێشانگایەکی کارە ئاویەکانی کردەوە لە هۆڵی سورکێ و کاتە ئێمە سەرەتا بووین لە کاری هونەری و هێشتا زۆر مناڵیش بووین ینی کە ئەو هونەرمەندێکی گەورە بوو و ئەو بوو بە مەسەلی عولیا بۆ زۆرێک لە ئێمە کە حەزمان لە ڕسمکردن بوو. ئێمە لەو سەردەمەوە لالە عەبدەمان ناسیوە و لەگەڵ کارەکانیان ژیاوین. لالە عەبدا هونەرمەندێکی ئاسایی نەبوو. لالە عەبدا یەکێک بوو لەو هونەرمەندانەی بەداخەوە کورد بوو. ئەگەر کورد نەبوایە دەبوو ئەو ئێستا یەکێک بواە لە هونەرمەندە جیهانیە گەورەکانی دنیا. زۆر باشە. مامۆستا ئاماژەت بۆ کرد ئەڵێ ئەگەر کورد نەبووە ئێسێکێکە بوو لە هونەرمەندە دیارەکان کەواتە ئێمەی کورد کاتێک کە هونەرمەندەکانمان لە ژیانان ناتوانینەوەی کە نرخیان بزانین لەو هونەرە گەورەی کە هەیەە؟ بەداخەوە ئێمە خۆمانەوە هیچ کە نرخی خۆمان نازانین بەڵام لە دنیاشان نامان ناسن. لالە عەبدا یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە لە سەرەتایی لای خۆیەوە چووە ئەوروپا بەڵام هێشتا هەر وەکو هونەرمەندێکی کورد تەماشاکرا. لەو ئەوانیش نەیانتوانی بە باوەشی بۆ بکەنەوە و ئامێزی بۆ بکەنەوە تا وەکو هونەرمەندێکی گەورە بناسرێت. ئەگەرنا بۆ خۆی یەکێک بوو لەو هونەرمەندە گەورانەی کە هیچی کەمتر نەبوو لەوانەی کە ئێستا لە دنیای ناویان هەیە و لە مێژووە باسەکرێت. باشە، جگەل لە دنیای هونەر چ کەسایەتێکی هەبوو هونەرمەندی کۆچکردو لالە عەبدا؟ لالە عەبدا یەکێک بوو لەو کەسانە کەسایەتێکی زۆر ئیجتیماعی بوو، کۆمەڵایەتی بوو. هەرگیز ئێمە کە ڕەفیق بووین بە یەکەوە و جیاوازی تەمەنیشمانە بوو بەڵام هەرگیز هەستمان بەو تەمەنە نەکردووە بەڵکو هەمیشە وەکو هاوڕێیەک ینی وەکو دوو هاوڕێی تەمەن قسەمان کردو، نەک هەر لەگەڵ من لەگەڵ زۆربەی زۆری هاوڕێکانی تریا کە تەمەنیان لە خوارمنیشەوەیە لالە عەبدا هەر هاوڕێیان بوو و پێکەوە قسە و باسییان دەکرد و باسی هونەر و ئەوانەیان دەکرد. هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان نەمان بینیوە لالە عەبدا وەکو مامۆستایەک یا وەکو کەسێک کە لە ئێمە باڵاترە لە ئێمە بە ئەزموونترە دەربکەوە بەڵکو هەمیشە کەسایەتەکەی وا بوو کە ئاهاتە ناو ئەو تەمەنەوە کە بەرامبەرەکەی تایە بوو.
زۆر باشە کاتێک لە کارە هونەریەکانی وردەبینەوە ئەبینین لەوەی کە گرنگێکی زۆری داوە بە سروشت و بە کوردستان دەکرێت بڵێن لە ڕێگەی ئەم تابلوانەوە ویستێتی کوردستان بناسێنێت ویستێتی گەلەکەی خۆی بناسێنێت و لە ڕێی هونەرەوە بیگەێنێت لا لەعەبدا هەر لە سەرەتای دوای ئەوەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغادێتەوە بۆ سلێمانی لەو کاتەوە هەتا ئەو ڕۆژەی کە وفاتیشی کرد بە پرۆژە کاری کردووە هەرگیز ئەفەوی یان سەرپێی کاری نەکردووە کارەکانی ئەگەر تەماشا بکەی هەمووی بە پرۆژە بووە مەسەلەن لە قۆناغی یەکەمی کارکردنیە باس لە ئەو کێشە کۆمەڵایەتیانەی ناو کۆمەڵگەی کوردیەکە باسی تابلۆی دەرەبەگ و نازانم ئەو شتانەی کێشاوە لە دواییە ڕووەکاتە دنیای ڕەنگی ئاوی کە ئەو بەڕای من یەکێکە لە هونەرمەندە هەرە باشەکان هەرە گەورەکانی نەک سەر ئاستی کوردستان و عێراق لە سەر ئاستی دنیاش توانیوێتی جێ خۆی بکاتەوە ئەم کەرەستە هونەریە ئەزموو نەکات لە کوردستان و ئەگاتە ئاکامێکی زۆر باش و لەو سەردەمەوە ئەو گەڕاوە بە دوای ئەو ڕنگانەی کە وڵاتەکەی خۆی پێ بناسێنێتەوە کە چۆتە ئەوروپاش لە هەمان کاتە لەوێش هەوڵی داوە کە کۆمەڵێک کاری تری تر ئەزمون کە بابەتی تر ئەزمون کا کە پەیوەستە بە مێژووی میلەتەکەی خۆیەوە لە قۆناغێکا مەسەلەن دێتەوە بۆ ناو دنیای تەجرید و ئەبستراکت و ئەمانە دوایی لەو دنیایەوە ئەچێتەوە ناو دنیای تەعبیریەت و لێیۆوانێ باس لە ئەنفال و باس لە هەڵەبجە و باس لەو کێشاناکە و یەکێک بوو لە هونەرمەندانی کە لەسەر پانتایی گەورە تابلۆکانی تابلەی بچووک نەبوون لەسەر پانتایی گەورە کاری دەکرد و کارەکانی لەو قۆناغەشە سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا و زۆر ناوەندی هونەری و ڕووناکبیری لە ئیتالیا و لە فەڕەنسا ئەمانە کارەکانیان لێوەرگرت و هەڵیان واسی و نمایشیان کرد لە دوایی ئەم قۆناغانەی ئەخیریشی کە هاتەوە بۆ کوردستان هاتە سەر ئەوەی کە پرۆژەیەکی هەبوو جارێکی تر وەکو وتم بە پرۆژە کاریە کرد پرۆژەیەکی تری هەبوو ئیشی لەسەر شعرەکانی گۆرانە کرد کۆمەڵێکی زۆر لەو تابلۆیانەی ئێستا بەجێ هێشتووە بۆمان کە بە ئەکریلی کاری کردو و تابلۆکانیش هەموو تابلۆی گەورن جگەلەوە زۆر حەزی لە سروش بوو ئەو یەکێک بوو لەو کەسانەی کە هەوڵی ئەدا کاتەکانی زۆربەی کاتی لە سروشتا بەسەربەرە زۆر جار ئێمە پێکەوە ڕۆیشتین بۆ ناو سروش پێکەوە ڕەسممانە کرد پێکەوە کاری ئاویمانە کرد کارە ئاویەکانی زۆر ناوازن ئەو کارانن کە بەڕاستی وەکو گۆرانیە گوایە کە بەلاتەوە خۆشە و بە بەردەوام بەلا شعوری لەبەر خۆتەوە ئەیڵێیتەوە تابلۆکانی لا لە عەبدە شوان ینی ئەو ڕنگانەی کە دایناوە ئەوەندە بە جوانی دایناوە کە بینەر ناتوانێت لە بەردەمیا ڕۆحی نەجوڵێ ئەتخاتە سەما لەبەرەوە ڕەنگەکانیشی زۆر پاکن پاک بەو مانایی کە لە پشتی ئەزمونێکی گەورەوە ئەو کارانەی ئەنجام داوە باشە مامۆستا بێگومان دانیشتن و گفتوگوی هونەریتان هەبووە لەگەڵ هونەرمەندی کۆچ کردووە چۆن باسی کارەکانی خۆیە کرد بەگشتی چۆن باسی هونەریە کرد ئەو یەکێک بوو لەو هونەرمەندە زۆر ملتەزیمانەی کە زۆر ئەترسا ترسەکەی لەوەت لە ترسنۆکی نەبوو ترسەکەی لە ئازایەتی بوو مەسەلەن حەزەکەم چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە کە ڕێک دەق و دەق بەسەر لا لە عەبدەشە ساغ ئەبێتەوە ئەو چیرۆکە لە کاتی خۆی پیکاسۆ کە لە مۆنمارت بووە لە پاریس ڕەفیقێکیە بۆ بەردەوام پێکەوە بوون و ئاگای لە هەموو قۆناغەکانی هونەری پیکاسۆ بووە ئەو فترەیە پیکاسۆ ئەکەوێتە ناو پێی ئەڵێن قۆناغی شین کار بە ڕەنگی شین و ئەوانە ئەکا لەو کاتەیە ژنێک هەبووە بە ئەسڵ ئەمریکی بووە هەر زوو پێشانگای کردوتەوە ئەوانە بەڵام ئەو کاریگەریەی نەبووە لە ناو هونەرە پیکاسۆ لەگەڵی ڕێیەکەوێ ئەڵێ من کۆمەڵێک تابلۆم هەیە ئەو تابلوانە تۆ عەرزیکە ژنەکە بۆی مهم نییە عەرزیەکە و ئەو گرنگ بە ئەوەیە چەند تابلۆیەک بۆ خۆی بفرۆشێ تابلۆکانی خۆی ئەداتێ ئەو لە پێشانگاکەی خۆی بە ناوی خۆیەوە نمایشیەکە
دوای ئەوە خۆی ئەچێتە ناو پێشانگا کە سەیرەکە فیدباکی خەڵک لەگەڵ ئەو کارانەیە زۆر باشە. هەموو ئیعجاب دەرەبڕن و ئەڵێن ئەم کارانە لە هی تۆ ناچێ بەژنەکە، ئەمانە کاری جوانن و وان و تازەن و ئەوانە. پیکاسۆ ئەوێ گوێی لەم شتانە بێ. دوای پێشانگاکە عسرێک لەگەڵ ڕەفیقەکەی پێکەوە دانیشتون قاوە ئەخۆنەوە. ڕەفیقەکەی پێڵێ ئەو تابلوانی تۆ کە لە پێشانگای ئەو ژنە عڕسکرا بوو جوان بوون. پیکاسۆ تووڕابێ ئەڵێ ئەوە هی من نییە ئینکاری لێکە. ئەویش پێ ئەڵێ ئینکاری لێ مەکە، ئەوە من ئەزانم کەوانە کاری تۆیە. بەڵام پیکاسۆ ئەم تەجروبە گەورەی کردووە، جورئەتی ئەوەی نەکردووە کە بکەوێتە بەردەمی ئەو مەسئولیەتە پیشانی بدا. لا لە عەبدە ژوا بوو، لا لە عەبدە ئەو هەموو کارە جوانەیە کرد، بەڵام هێشتا هەستی ئەکرد کارەکانی ناتەواوە، هێشتا هەستی ئەکرد زۆری ماوە بۆ ئەوەی بتوانێت بێت ئەم کارانە نمایشکات. تەنانەت ئێمە لە ساڵی 2016-2017 بوو پێشانگایەکمان کردەوە، من و عەدنان کەریم و لا لە عەبدە پێکەوە ئەچوینە دەرەوە، چوێنە ناو سروشت کارمانە کرد بۆ مەبەستەی کارەکان دوایی لە پێشانگایەکان نمایش بکەین. هەتا دوا هەمین ساتیش ئێمە بەرنامەکەمان وا بوو کە کارەکە بوو بە جدی و ئێمە دەستمان کرد بە خۆ ئامادەکردن بۆ پێشانگاکە. لا لە عەبدە پەشیمان بۆەوە، زۆر هەوڵماندا کە بێت لەگەڵمانە، نەمانتوانی قەنەعەتی پێ بکەین. قەنەعەت نەکردنەکەی ئەوە بوو هێشتا ئەو بەو ئەزمونە زۆرەی هەیبوو کە ئێمە لەبەر کە ئەو ڕسمی دەکرد من ئەچوم لە پشتیەوە ئەوەستام بۆ ئەوەی بزانم چۆن فڵچەکان دانێ، کەچی ئەو هێشتا لەگەڵ ئەوەیە قەنەعەتی ناکرد بێت کارەکانی نمایشکە. ئەو پێی وابوو کە هێشتا ماوێتی و کارەکان هێشتا کامل نەبوون. تەنانەت لە چاپکردنی ئەلبومەکەیە کە ئەلبومێکی ئەویست چاپکە، هەموو ئەلبومەکەی ڕەبز کردەوە لەبەرەوەی نەیهێشت ئەوانە کەس بیبینێت، چونکە وتی من ڕێز لە بینینی بینەرەکەی خۆمەگرم ئەم کارانە هەمی تێک چووە و لە کاتی مۆنتاژکردن و ئەمانەیە هەمی ڕەڤز کرد. بۆیە ئەو یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە زۆر بە مەسئولیەتەوە کاریە کرد و زۆر جدی بوو لە ئیشەکانی خۆیان. زۆر باشە. ماوەیەک بەر لە ئێستا بابەتێک هەبوو لەوەی کاوا بڕیار بووە لێکێک لە کۆمپانیا جیهانیەکان تابلۆیەکی هونەرمەند بکرێتە سەر پارچە قماشێک و بێت بە براندێک. ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت. وەڵای ئەوە یەک تابلۆ نەبوو، چەند تابلۆیەکە، بەڵام ئەوە یەکەم جار ئەوان زۆر معجب بوون بە کارەکانی و لە ڕێگای کۆمپیوتەرەوە ئەو دیزاینیان بۆ قماشەکان کرد. بەڵام بەداخەوە ئەوروپا وایە، یعنی ئەوروپا پێویستە خۆت ئەڵێ وەرە خۆت وەرە پێشەوە. دەبوو لا لە عەبدە بۆ ئەو پرۆژەیە بڕێک پارە کە بڕەپارەکە بەڕاستی زۆر زۆریش نەبوو، خۆی سەرفی بکە بۆ ئەوەی بتوانێ ئەم کارانەی بچنە ناو ئەو پرۆژەیەوە ببنە براندێکی جیهانی. بەداخەوە نەیتوانی ئەو پارەیە دابین کە پێم وابێ لە 5,000 ئۆرۆیە کەمتریش بوو کە پێویستی بوو، بەڵام نەیتوانی دابینی بکە. ئەوە ئیتر ئێستا ماوەتەوە من هیوادارم ئەو خەونەی کە نەهاتە دی ئێمە لێرە بتوانین لێرە بۆی بهێنی نەدی و ئەوەی بۆ جێبەجێ بکەین. هیوادارین. گرنگترین میرات هونەرمەندی کۆچ کردووە لە عەبدە بەجێهێشت بێت چییە؟ لە عەبدە زۆر شتی بۆ ئێمە بەجێهێشتووە. یەکەم ئەو ڕێیانەی کە هەیبوو لەسەر هونەر، ئەو ڕێیانەی لەسەر مێژوو هەیبوو، ئەو کەسێکی زۆر شارەزا بوو لە بواری مێژووش. هەمیشە باسی ئەوەیە کرد چۆن ئێمە وا بکەین مێژووی خۆمان جارێکی کە بەدەستی خۆمان بنووسینەوە، مێژووی خۆمان چۆن بکەینە پرۆژەیەکی هونەری. ئەو ئەمانەی هەموو بۆ ئێمە بەجێهێشتووە، جگە لەوەی کە کۆمەڵێکی زۆر کاری هونەری بۆ ئێمە بەجێهێشتووە کە ئەو کارە هونەریانە شایستەی ئەوەن لە مۆزەخانەیەکان نمایش بکرێن. ئەو هەر ئەوەی نەکردووە، ئەو جگە لەوەی کە بۆ کوردستان کاری کردووە، لە سروشتی کوردستانە کاری زۆر کردووە، لە هەمان کاتا لە ئەوروپاش بە تایبەتی لە شاری نۆرنبێرگ کۆمەڵێک کاری زۆر جوانی بۆ شاری نۆرنبێرگ بەجێهێشتووە.
ئەوەش کە بۆ خۆی من هیوادارم لە ئایندەیە ببێتە پرۆژەیە کە لەگەڵ شارەوانی نۆرنبێرگ قسە بکرێت ئەو برادەرانی کە لەوێ ئەژین تا بتوانن جێگایەک تەرخان بکەن بۆ کارە هونەرەکانی لالە عەبدە لە شاری نۆرنبێرگ. زۆر باشە. بڕیارە سبەینێ پێشانگایەکی تایبەت بۆ هونەرمەندە بکرێتەوە. باسێک لە پێشانگاکە و ئامادەکاریەکانی پێشانگاکە بکەین. بەڕاستی ئەوە پێشانگان نییە 25 کارە خەزانەکەی کە هێناوێتەوە بۆ ئەوەی لێرە نمایشی بکەن لە چلەکەیە خۆتان نەزانن ینی پێشانگا بەلایانی کەمەوەی پێشانگایەک بۆ لالە عەبدە بکرێتەوە دەبێ ئەزمموی لالە عەبدە جارێکیکە پیشان بدرێتەوە بۆیە ئەمە نەکراوە بەڵکو 25 کار هێنراوەتەوە کارەکان هەمووی ئاویە ئەو کارانە نمایش شەکرێت تەنیا بۆ ئەو ڕۆژەی کە ئەو میوانانەی دێن بۆ چلەکە لە هۆڵی تەوار. پێشتر هیچ پێشانگایەکە ئەم تابلوانە نمایش نەکراوە؟ ئەم تابلوانە پێم وا بێ ئەوانن کە لە دەرەوە کردوونی هێناونێتەوە نەخێر. زۆر باشە. ئەکرێت بڵێن ئەم هونەرمەندانە کە ژیان ئاواییمان لێ ئەکەن و کۆمەڵە بەرهەمێکی جوان بۆ ئێمە جێ ئەهێڵن ڕاستە ئەوان ئەڕۆن بەڵام ئەم بەرهەمانیان هەر بە زیندوی ئەمێنێتەوە کەواتێمە چۆن بتوانین پارێزگاریان لێ بکەین چۆن ئەم بەرهەمانە بهێڵینەوانێت کە نەوەکانی دوای ئێمەش بزانن کەمە چ هونەرمەندێکمان هەبوون. لە ڕاستیە ئێمە مشکلەی ئێمە لە وڵاتە ئەوەیە ئێمە نامانەوێ میلەتەکەی خۆمان بە قەرزاری خۆمان بزانین لەبەرەوەی ئێمە هونەرمەندین کارمان کردووە ئەبێ میلەتەکەمان ئیتر هەمیشە چاوبەرەژێرمان بێت و قەرزارمان بێ تەنانەت داواش لەو دەسەڵاتە ناکەین کە حکمی وڵاتەکەمانەکە بەڵام نەریتێک هەیە ئەمانە دەبنە سامانی نیشتیمانی لەبەرەوە دەبێ هەم حکومات بێتە پێشەوە و هەم ئەمانە احتیوا بکرێن و لە ئامێز بگیرێن و ئەم کارە هونەریانە بپارێزرێت چونکە ئەمانە سەرۆتێکی نیشتیمانین و مێژووی ئێمەی پێجوان ئەبێ کەڵچەری ئێمەی پێجوانە بێ و ئەم هونەرمەندانە دەبێ بە نەمری بمێنەوە و کارەکانیان بە پارێزرایی بمێنێتەوە. وەرگیز باسەوەی کردووە کە حەزەکە تابلۆکانی چی لێ بکرێت لە دوای خۆی بۆ تۆک و هاوڕێک ئێمە زۆر بە تۆ باس کردووە ئێمە یەکێک لە خەمەکانمان نەک هەر ئەوە ئێمە لەبەرەوەی هەردووکمان یان زۆری ئەو برادەرانەمان کە دانیشتوین و پێکەوە ڕەسممان کردووە لەو بوارەیە کارمان کردووە هەمومان یەکێک لە خەمەکانمان ئەوە بۆ ئایا لە دوای خۆمان ئەم کارانەمان چی بەسەردێ ئایا ئەمێنێتەوە ئەفەوتێ لە چوارچێوەی ئەو ژوورە بچووکەی کە خۆمان هەمانە ئەمانە لەوێ تەپوتۆز ئەیان خوا یاخود کەسێک دێت یان دەسەڵاتێک دێت ئیدارەیەک دێت کە ڕێز لەم کارانە بگرێ و لە شوێنێکان نمایشیان کا و خەڵک بتوانێت بیبینێ. بەڵێ زۆر باشە کەواتە لە کۆتاییە چی بکرێت بۆ هونەرمەندان بۆ ئەوەی کاتێک کە لە ژیانان ئەوەندە بەدڵشکاوی و بەدڵە ڕاوکەی نەبن بۆ ئەو کارە جوانەی کە ئەیکەن. بەڕاستی ینی من ناڵێم هونەرمەند جیاوازترە لە خەڵکی ئاسایی ئەوانی شەر کەسێکی ئاسایی لەنا ئەو کۆمەڵگەیە ئەژین بەڵام لەوانەیە شتێک زیاتر توانی بێتیان خزمەتی وڵاتەکەی خۆیان بکەن و میراتێک بەجێ هێڵن گۆرانی بێژێک گۆرانیەکانی بەجێ هێڵێ کە هەمومان بەبێ ئەوەی پارە بدەین ئەتوانین گوێمان لێبێ. هونەرمەندێکی شێوەکار کۆمەڵێک تابلۆ بەجێ هێڵێ بەڵام ئەم تابلۆیانە لەوانەیە لە قۆناغی ژیانکردنی خۆیان نەیتوانی بێ ببێتە سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانی یا بۆ خۆشکردنی ژیانی بەڵام لە دوای هیچ نەبێت لە دوای ئەوەی کە خۆی لە ژیانە نامێنێ ئەمانە وەکو سامانێکی نیشتیمانی تەماشا بکرێ لە شوێنێکی شایستەیە نمایش بکرێت تا خەڵک ببینێت تا ئەو میوانانی کە لە دەرەوە دێن بزانن ئێمەش خاوەنی مێژوین خاوەنی کللتورین خاوەنی هونەرین هیچمان کەمتر نییە لە میلەتانی تر. دەستخۆش زۆر سپاس بۆ ئامادەبوونە بۆ بەڕێزت سپاس بۆ ئامادەبوونە هەر بژیت.